فقهتنا خوار صندخ القرآن دكرا فقهتنا خوار صندخ القرآن ئێرە گوندی وەزێ سەربەناحی قەسری و قەزای چۆمانە گوندێکی یەکجار خۆش و بە باخ و باخات و ئەو شتانە بەناوبانگە زیاتر خەڵکەکەی خەریکی فەلاحەتی و باغدارین هەموو ساڵێکیش لەو وەرزەی خەڵک بە هەرەوەز خزم و دۆست و کە سوکارێک دیکەسنەی هاوکاریەک دیکە ئەکەن هەر ڕۆژە و باخی کەسێک خاوێنەکەنەوە ئەو ڕۆژ برادران و خزمان لە هاوکاری ئەمەن و ئەو باخچەی خاوێنەکەینەوە جیاکەی هەڵەگرین ناوباخچەکان لەبەرەوەی ئەو هەندێک دەستگای جیادرون پێیا بوو ئێستا ئەوانە نەتوان بێنە ناوباخچەکان زیاتر بەو مەڵەغان و بەداس ئەدورێن یەک کەسێک دوو کەس ئەوە بە مەڵەغان ئەیدوورێ بەعزە کەسێکی دیکەش لە دوی خڕاکەنەوە و ئەیبەستن و هەڵیەگرن وەکو ڕێنمایش زیاتر داین سێ چوار پیاوی بەتەمەن لەگەڵندایە لەبەرەوەی جیلی ئێستا زۆر شارەزایی لە دروینە و لە وەسعانە نیە بە ڕێنماییان نەکرێ بە زۆری ینی یەک دوو کەسی بەتەمەن لەگەڵدایە و ڕێنمایی نەکەن ئیدی هەر باخەوە ڕۆژێک دوو ڕۆژ خەریکە بین و ڕۆژێک دروینە و ڕۆژیش خڕکردنەوە و بەسنە زیاتر بە داس و مەڵەغانی ئەیدورین بە باقەبێنەش ئەیبەستین و ئەیبینەوە لە شوێنێکی باش و گونجاو لەو شوێنەی کە لێ ئەدەینە ماگەکان لەوێن دەرێ قۆری پێڵن لێرە جیاکە لە سەرێکدانین جوان ئەیبەستین و لالۆنی بەسەردا ئەدەین لۆی تەڕ نەبی هەتا ئەو کاتی کە بەفر و سەرما و سۆڵە دێ ئەو کاتێ ئامادە ئەبی لۆ مانگاکان و ئەیان دەینێ حکوومەت جگە لەوەی کە هیچ مافێکی سەرەتایی هاوڵاتیان بەدینانی یعنی هیچ هاوکاری خەڵکیش ناکات لە ڕووی کشتتوکاری و کشتتوکاڵی و باغداریەوە منتقەی باڵەکایەتی بەگشتی گوندی وەزش بە تایبەتی کە هەمووی باخ و باخاتە بەروبوومەکی زۆر تایبەت و ناوازێ هەیە بەڵام حکوومەتی هەرێم نە لە ڕووی دەرمانەوە نە لە ڕووی فرۆشتنەوە نە لە ڕووی بە بازارکردن و ساختکردنەوەی لە بازارەکاندا هیچ هاوکاری ئەو خەڵکە ناکات یعنی ئەوەی ئەکری لێروکانە ینی خەڵک هەمووی یعنی بە قوتی خۆی ئەیکا بە تۆبزی ینی ئەو شتانە ئەوەندە مادیبوونی پێوەکە یعنی جار وایە لەوی پارەی دوو ڕۆژ سێ ڕۆژ مادیبوونی وینانیتەوە یعنی هیچ پارەیەکی وە ناکات لە ئەو فەلاحی کە دڵی پێخۆشبی ساڵش کە زیاتر گرنگی پێ بدا و بەرهەمی شتی زیاتر بەرهەم بینی یعنی ئەگەر بێت و حکوومەت هاوکاری خەڵک بکات لێرە هاوکاری فەلاحان بکات یعنی بەبێ دوو دڵی بەتایبەت بەس منتیقەی باڵەکایەتیەکە گرنگی پێ بدات یعنی بەرهەمی هەموو کوردستان بەرهەم دەینی لە هەموو ڕۆژیەوە جێلاسی جوانی هەیە هەناری جوانی هەیە سێ و باخی گەورەی هەیە هەموو شتی زۆر زۆر باشی هەیە شوێنی گەشتیاری زۆر باشی لێ بەڵام حکوومەت هیچ گرنگێکی پێ نەدایە یعنی هەر بەگسکەترین شت ئاوڕی لێ نەدایتەوە هەتا ڕێگاوبانەکانی بەکەلکی ئەوەی نەیەن یعنی خەڵک ساڵانە لە سەردەستی خۆی بە هاوکاری یەکتری پارەکە ئەکەنەوە و ڕێگاکانی پێساکەن یعنی حکوومەت زۆر بێباکە بەرامبەر خەڵکی ئەو منتیقانە